سڵاو پرس و میکانیزمی ئیشکردنی دەستەی وەبەرهێنان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پرسێکی هەستیارە کە دوزار وە خۆیان دەڵێن پەیوەندی هەیە بە بوژانەوە و بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. بۆ بیرهێنانەوە لە ئەڵقەی ڕابردووی هەنگامی نوێم لەگەڵ سەرۆکی دەستەی وەبەرهێنان باسمان لە بەشێکی چاکسازەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کرد لە کەرتی وەبەرهێنان و تیشی خراە سەرپلانی 2020 دەستەی وەبەرهێنان. لە وەڵقەیەش هەوڵ دەدەین قسە لەسەر بەشێکی دیکەی چاکسازەکان بکەین، ئەویش کەمکردنەوەی نرخی خزمەتگوزاریەکانە، هەروەها ئەو خزمەتگوزاریانەی کە سەر بە یەکەی نیشتەجێبوونن، هەروەها کەمکردنەوەی ڕۆتین و سیستەمی نوێی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان. بۆم بەستا بەڕێز دکتۆر کامەران موفتی بەڕێوەبەری گشتی مۆڵەت لە دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانمە. کاک دکتۆر بەخێر بێت. بە شێوەیەکی گشتی پرسی ڕۆتین یەکەکە لەو پرسیانەی کە کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتادا لە کارنامەکەی خۆی بەجددی ئاماژەی بۆ کرد. لە ئەڵقەی ڕابردووشدا بەشێک لەو بابەتەمان لەگەڵ سەرۆکی دەستا وروژاند و پێویستی بە زیاتر قسەکردن هەبوو. ئەمەوێت قسە لەسەر ڕۆتین بکەین وەکو دەستپێک یان کەمکردنەوەی ڕۆتین بکەین لە دەستەی وەبەرهێنان. بەڵام لە دەستپێکدا پێم خۆشە ڕاپۆرتێکی مەیدانی بینین دواتر لەسەر ئەو بابەتە بە تەفسیل. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە پێدانی مۆڵەت و ئاسانکاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بۆردێکی تایبەتی داناوە بۆ دروستکردنی سیستەمی یەکپەنجەرەیی. بە پێم سیستەما هەموو ئەو دەسەڵاتانی لەناو وەزارەتەکان هەیە کە 14 شوێنە پێکەوە بەشدارن لە مۆڵەت پێدان، ئەوە لەو بۆردەدا نوێنەریان دەبێت. سەبارەت بە هەوڵەکانی کابینەینەوە بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە پرۆژەکانی وەبەرهێناندا، ئەوەیە یەکەم لە کۆی پرۆژەکانی وەبەرهێنان ڕاستەوخۆیی ئەنجومەنی وەزیرانە لەسەر خەت بۆ بەدەمەوە هاتنی کارەکانی پرۆژەکانی وەبەرهێنان. دووەم کارکردن و هەوڵدان بۆ ئەوی بتوانین بە ڕێگای یەکپەنجەرە کار لە پرۆژەکانە بکەین. سێەم بەپێی پلان کار لە پرۆژەکانە بکەین. چوارەم ئەوەیە کە ڕاستەوخۆیی سەرۆکی دەستە لەگەڵ مدیر ئامەکان بەرەوەرەگشتەکان بۆ ئەوەی پرۆژەکان زووتر بڕیاری لێ بێ و ئەو کێشە و گرفتانەی کە هەیەەوە یا لایەنە پەیدارەکان بتارێت لە ڕێگای سەرۆکی دەستەوە و بەرەوەرەگشتەکانەوە ڕاستەوخۆ چارەسەر بکرێت. ومەل پارێزگەها دهۆکێژی پرۆفایلێ وەبەرهێنانێ بۆ هەمی قەزایê ئامادە کردی پێ ناسێن قەزا و دەلیڤێن وەبەرهێنانێ تێدا هاتینە دیارکردن کو ئەڤە بخۆ بخۆژی گۆڕانکاریەکە مازنە ئاستێ کێمکردنا ڕوتینێ کو دێ کار هێتەکردن پێشوەخت پێشی ئەم وەبەرهێنانە دەستنیشان بکەین. بە شێوەیەکی مەیدانی سەردانی دوو پرۆژەی بەرهەمێنانی شیش و ئۆکسجینی پزیشکی دەکەین. خاوەنی پرۆژەکە کە حاجی ڕەسوڵ تایبەتە بە بێ بەرامبەر ئۆکسیجینە بەرهەمێنراوەکەی دەبەخشێتە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی توشبوانی کۆرۆنا سوودمەند بن لێی کە هەفتانە زیاتر لە 40 تۆن دەبەخشن. ئەوان تەنها وەبەرهێنان لەم دوو بوارەدا ناکەن، بەڵکو لە بواری بەرهەمی سپایی و دانەوێڵەشدا کار دەکەن. بە کەمکردنەوەی ڕۆتینات لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشحاڵن. چاکسازی کابینەی نۆ زۆر دڵخۆشمانەکە لە هەندێک بواری لە کەرتەکان کەرتە جیازیەکان و هەروەها لە دەوائیرەکان کەوا ئێستا بەشی ڕۆتینیات کەم بۆتەوە ئیشاڵڵا باشتریش دەبێ و هەروەها لە ڕووی وەبەرهێنانەوە ئێستا دەتوانم بڵێم وەبەرهێنەری ڕاستەقینە و وەبەرهێنەری وەهمی دەتوانین بڵین تەواوەتەن لێک جیابوونەتەوە. چی واتان لێیەکە کە دڵخۆش بن بە هەنگاوەکانی چاکسازی لە کابینەی نوێم؟ تەبعاً دڵخۆشیمە لە هەنگاوەکانی چاکسازی نوێم ئەوەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان پەرە بە کەرتی کوشت و کاڵ و کەرتی پیشەسازی ئەدا کە ئەوەش خۆی لە خۆیدا زۆر گرنگ و دڵخۆشکەرەوە کەسی وەبەرهێنەر و بزنس. پێشتر ڕۆتیناتێکی زۆر هەبوو بە نووسرا و نووسراوکردن وەبەرهێنەران بێزار دەکران بە پێی سیستەمی یەکپەنجەرەیی ئەوە نامێنێ. ئەوەی بە مانگێک پێشتر ئەنجام دەدرا ئێستا بۆ هەفتەیەک تا 15 ڕۆژ کەم دەکرێتەوە. لە ناو ئەو بوردەدا ڕەزامەندی لەسەر دەدرێ و مۆڵەتیان پێدەدرێ بەمەش بە کەمترین کات و بە شێوەیەکی دادپەروەرانە
مۆڵەتەکانی وەبەرهێنان دەدرێت. بەم شێوازێک ئێستا حکومەت دەستی پێکردو وەبەرهێنان قەبارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ئەم حکومەتەیە بە هەموو قەیرانەکانەوانەیە حتا بە کۆرۆناشەوە ئەگەر قەیرانی کەش بێ ئەوەی کە بە چای خۆم ئەیبینم ئەوەیە ئەم حکومەتە ئیش بۆکە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە بگاتە 100 میلیارد دلار لەم کابینەیە دەرکەوت حکومەت ئەو چاکسازی کە ڕەنگ نەداتەوە لەسەر جەستی ئابووری حکومەت ئێوە لێ وەبەرهێنانە بیکە واروها ئەوێ لە خودی وەبەرهێنەرەکانە بیکە بۆ ئێمە جێگای دەستخۆشی و دڵخۆشیە. لە دوای ساڵی 2006ەوە کە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەندکرا تاوەکو ئێستا بە بڕی 52 میلیارد دلار مۆڵەتی پرۆژەکانی وەبەرهێنان دراوە بە وەبەرهێنەرە ناوخۆیی و بیانیەکان. بەڵێ دکتۆر وەکەوەی لە راپۆرتەکەمان بینی سیستەمی یەک پەنجەرەیی وەکو چارەسەری کەمکردنەوەی ڕۆتین لە دەستی وەبەرهێنان مەبەست زیاتر چیە لەسەر سیستەمی یەک پەنجەرەی؟ مەبەستمان ئەوەیە کە دەسەڵات دابەزێندرێت بۆ خوارەوە مەثەن دەسەڵاتی وەزارەت بێتە دەسەڵات بتە دەسەڵاتی بەرەبەرایەتی گشتی یان بەرەبەرایەتی ئەوە ڕۆتین کەم دەکاتەوە وەختیش کەم دەکاتەوە لە بۆ وەرگرتنی ڕەزامەندی لاینە پەیوەنددارەکان. بەڵێ پێشتر من لەگەڵ دکتۆر محەممەد شکری لێرە باسی ئەومان کرد کە خۆی ئاماژێبەوەی کرد کە بەشێکی پرۆژەکانی وەبەرهێنان بەهۆی ڕۆتینەوە وەستێنراوە وەستاوە نەچۆتەواری جێبەجێکردن. ڕاستە وایە وەستاوە یان تاخیر دەبی درەنگ مۆڵەتی پێ دەدرێت لەبەرەوەی لە هەندێک دەوایر هەتاکو ڕەزامەندی یان مۆفەقەتەوە دەوایرانە دێ وەختی زۆری پێدەوێت بە بانگان لەبەرەوەی ینی کاتێکی زۆر بە فیرۆ دەسی و پێویست ناکە هەندێک هەنگاو هەیە وەکو ڕۆتین ئەو هەنگاوانە نەمینێن. ئێستا چارە سەری ڕیشەی بۆ دۆزراوەتەوە؟ بڵێ ئەمە هەتاکو یەک پەنجەرەی پەیڕەو دەکرێت پێویستە دەسەڵات لە ئاستی وەزارەت دابەزێندرێ بۆ ئاستی بەرەبەرایەتی گشتی یاخود ئاستی بەرەبەرایەتی بۆ نمونە پرۆژەیەکی کشتتوال لە شەقڵاوە پێویست ناکە ئەو پرۆژەیە دەسەڵات ینی ڕەزامەندی جەنابی وەزیریش بۆ بژیرێ هەر بەرەبەرایەتی کشتتوکاری شەقڵاوە پرۆپۆزەکە بخین تۆ پرۆژەکەی ئەوان لە مەدانن ئەوان نزیکن لە پرۆژەکان ئەو دەسەڵاتە بدرێتە بەرەبەرایەتی یاخود بەرەبەرایەتی گشتی کشتتوکاڵ تاکو موافقاتی لە پێشتر لە دەستەی وەبەرهێنان لە کابینەکانی پێشوو دەبواە وەبەرهێن پرۆژەیەکی پێشکەشی بە دەستی وەبەرهێنان دەکرد دواتر موافقەت دەکرا و ئیش لەسەر ئەمە گۆڕاوە ئەمە گۆڕاوە ئێوە پرۆژە ڕدەگەێنن وەبەرهێن لە ئێستا لەگەڵ ڕابردوو هەستەکە کاتێک کە دێتە دەستی وەبەرهێنان هەستەکات کە ڕۆتین کەم کراوەتەوە. بەڵێ زۆر ڕۆتین کەم کرایتەوە فەرقی زۆر زۆرە لەگەڵ پێشوو هەروەک باسم کرد ئێستا جەنابی سەرۆکی دەستە خەریکە ینی تەوجیه و تامیم بکرێت بۆ بەرەبەرەتی شۆبەرانی بارێزگاکان کە ئەو ڕوتینەکەم بکرێتەوە ئەو لێژنانە نەمێنێ ئەو لێژانێک کە پەیوەندی ئۆڵەدیم لە ناو دراسەتی جدوایە یان لە ناو سێتی نەخشەی خەڵات ئەوانە هەیە ئەو لێژنانە نەمینێن. بەڵێ زۆر باشەمەوێت لەسەر بچینە سەر قسەکردن لەسەر ئەو پرۆژانێک کە لە یەک ساڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتیان پێدراوە. ئەگەر سەیری ئەو گرافیکە بکەین دەبینین کە کۆی گشتی تاوەکو ئێستا هەفتە پرۆژە مۆڵەتی پێدراوە لەسەر ڕوبەری 3476 دۆنم بە خەمڵاندنی نزیکەی 2 میلیارد دلار. بەڵێ چۆن ئەمە دابەشکراوە بە پێی شارەکانی هەولێر و سلێمانی دوو؟ هەولێر 29 پرۆژەی تێدایە سلێمانی 19 پرۆژە مۆڵەتدرایە دۆک 22 پرۆژە مۆڵەتدرایە تاکو ئێستا. بەڵێ ئەوە لە تەمەنی کابینەی نوێم. بەڵێ ینی کۆی هەمویان تەکاتە هەفتە مۆڵەتی وەبەرهێنان لە ینی بۆ بوارەکانی جیازیای ئابووری ینی لە هەموو بوارەکانی ئابووری. پێشتر بەشی زۆری ئەو مۆڵەتانەی کە دەدرا بۆ نیشتە جێبوون بوون لە پێشتر ئەمە بوو بەڵام ئێستا دەڵێن کە لە کابینەی نوێمدا پرۆژەکان فرەتسەشن کراون. ئەگەر بچینە سەر گرافیکی دووەم دەبینین کە بەپێی شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک پرۆژەکان بەپێی پێشنی جیاواز بەو شێوێ بڵێ بازرگانی لە هەولێر 8 پرۆژەیە لە سلێمانی چارە لە دۆک چارە کۆی گشتی دەکات 16 پرۆژەی بازرگانی یعنی ئەم پرۆژانە هەمویان پرۆژەی بازرگانی لە سکتەری بازرگانیە. بڵێ تەندروستی یەک پرۆژە لە هەولێر سلێمانی تێدا نەکرایە دهۆک یەک پرۆژەی تەندروستیە پیشەسازی لێرە پرۆژەی تەندروستی دروستکردنی نەخۆشخانە و نەخۆشخانەی بەڵام نەخۆشخانەی یا گشتیە یان تایبەتە. پیشەسازی زۆر ترکیزی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەکرێت بۆ ئەمە چکراوە.
پیشەسازی هەمانە هەفت پرۆژەی پیشەسازی لە هەولێر مۆڵەت درایە 8 پرۆژە لە سلێمانی 5 پرۆژەش لە دهۆک ئەو پرۆژانێک کە لە سلێمانین بە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینەوەنیە بڵێ بەڵێ گەشتیاری چار لە هەولێر مۆڵەت درایە پرۆژێک لە سلێمانی 5 پرۆژەش لە دهۆک فێرکردن و پەروەردەش لەگەلیتی 6 پرۆژە لە هەولێر ئەمە بۆ پەروەردەیە یانیش بۆ زانکۆشە هەردووچیانە بۆ پەروەردە و بۆ زانکۆی باڵە پەیمانگەکان و زانکۆیەکان 6 پرۆژە لە هەولێرە 2 لە سلێمانی 2 لە دۆک مۆڵەت درایە کشت و کاڵ بەداخەوە ینی ئێستا زۆر وەبەرهێنیش پرۆپۆزای مەشارێک کشتتوکاڵی ناینیتن هۆکارەکەی چێ خۆ کشتتوکاڵێک کە لەوانەیە کە لە کابینە حکوومەت هێرمی کوردستانیش من جارێک لێرە بەڕێز وەزیری کشتتوکاڵم لەگەڵ بوو لەو بەرنمەیە زۆر تەرکیزی لەسەرەوە کرد کە گرنگی زیاتر بە کشتتوکاڵ دەدرێت و با بڵێن سپیس و فەزای ئیشکردنی کشتتوکاڵ هەری پێ دەدرێت بۆچی بۆ بەرهێنەکانی ئێمە لە بواری کشتتوکاڵدا کەمتر پرۆژە تقدیم دەکەن لەڕێی ئابووریەوە پرۆژێ کشتتوکاڵی قازانجی درەنگ وەردەگیرێتەوە وەبەرهێنەرم حاول دەکە بە زووترین کات قازانج بەڵام ئێوە لەو 1000 پرۆژەی کە ڕاتانگەیان بۆ نمونە دواتر دەیدەنەوە بەرهێن کشتتوکاڵ چەند جێ بۆتەوە لەوێ پرۆژێ کشتتوکاڵی زۆری تێدایە بۆ نیشتەجێبوون دیسان لە هەولێر 2 پرۆژێ لە سلێمانی 3 لە دوهۆک 2 پرۆژێ نازانم جێگای خۆشببختیە یان جێگای بەدبختیە کە ئێستا پرۆژەکان نیشتەجێبوون کەم بۆتەوە ئەمە چۆنە پێشتر نیشتەجێبوون زۆر بڵێ پێشتر تا ساڵی وابزە مانجی 6 2012 ڕاگیرە بە بڕیار ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ئەو کات ڕێژەی نسبەی ڕێژەی پرۆژەکانی نیشتێجێبوون 1970 وەبەرهێنان بوو بەڵێ ڕێژێکی زۆر گەورە و یەکجار زۆر بوو ڕایان گرت لەبەرەوەی هەندێک پرۆژە وەکو پێویست جێبەجێ نەکرا هەندێک پرۆژە خاوەن پرۆژەکان بەجیان هێشت هاوڵاتی زەرمەند بوو فلەبەرەوەی ڕاگیرە ئێستاەوە ڕێک دەخرێ ئەو پرۆژانش کە ڕاگیرا بوون وەبەرهێنەر لێرە نییە یان بەجێ هێشتە ئێمە لە دەستە محاولەمان کردیە وەبەرهێنێکی باش بێ جێبەجێ بکە و تەواوی بکاتن بەڵێ بۆ وەرزش هەر شارێک و یەک پرۆژە مڵەت پرۆژانە چین زیاتر ئەوەی وەرزش وەڵی ئەوەیە مەراکز لیاقا و ڕەشاقا و ئەوانەیە سنتەری وەرزشیە کەواتە کۆی گشتی هەفتا پرۆژەیە 29 لە هەولێر 19 لە سلێمانی 22 لە دهۆک ئاماژت بەوە کرد کە پێشتر کۆمەڵێک پرۆژە لە کابینەکانی پێشتر پرۆژەی نیشتەجێبوون ئیشەکانیان بە شێوەیەکی باش نەکرد و لیان ستاندراوەتەوە بۆ ئەوە چی کراوە وەکو تازە باسم کرد ئەمە محاولە دەکەین وەبەرهێنەرێکی باش بدۆزینەوە بێ ئەو پرۆژانێک کە ڕاگیراینە تەواو نەکراینە جێبەجێیان بکەن کە بەشێکی زۆری ئەو پرۆژانە یعنی کە بەجێهێشتاون هاوڵاتیان زەرمەندیەکە بەداخەوە چۆتەواری جێبەجێکردن ئەو شتانە بەڵێ ئەمە ئێستا خەریکین ئەو پرۆژانێک کە ڕاگیران وەبەرهێنەرەکان بەجیان هێشتە بە زووترین کات وەبەرهێنێکی باش بدۆزینەوە و بە شێوەیەک جێبەجێ بکەوە بێ هاوڵاتی زەرمەندەکە زۆر باش کاگوترە پرۆژانێک کە لەوە بەرهێنەران ستاندراونەتەوە هۆکاری لێستاندنەوەی ئەو پرۆژانە چی لەو بەرهێنان ژمارەیان 35 پرۆژەیە لە تەمەنی کابینەی نوێم 35 پرۆژە وڵاتەکە هەڵوەشێنرایتەوە لەبەرەوەی وەبەرهێنەر پامەند نەبووە بە یاسای وەبەرهێنان و ڕێمایەکان یا پرۆژەکەی جێبەجێ نەکردە ئەمە هەڵی دەوەشێنینەوە ئەگەر وەکو چێبڕچێش وەبەرهێنەری تر دێ پرۆژەکان ئەنجام بدە ئەمانەمان لە تێکرای پرۆژانەی کە جنابەت کردەستەری کە ژمارەیان هەفتا پرۆژەیە بۆ هەلی کار مەرجێکتان بۆ بەرهێندانەوە هەلی کار و ئیشکردنی تەبعاً خۆماڵی لە کابینەی نوێم ئێستا لە فەرمانی مۆڵەتەکان 11 نقطەی تێدا شەرتی تێدایە ئەمە نقطەکمانی دافە کردیە خاوەن پرۆژە مەگەر 175 دەستی کار خۆماڵی بیت زۆر باشە ئەمە قسە لەسەر کەمکردنەوەی خزمەتگوزارەکانی خزمەتگوزاریەکانی نیشتەجێبوون قسە بکەین باس با پێکەوە ڕاپۆرتە بین مانگی ئایاری ئەمساڵ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا کە پێداچوونەوە بە نرخی خزمەتگوزاریەکانی پرۆژەکانی نیشتەجێبوون بکرێ بە جۆرێک کە لەگەڵ ژیان و گوزەرانی هاوڵاتیاندا لە قۆناغی ئێستادا بگونجێ ئێستا بڕیارەکە لە بواری جێبەجێکردندایە هەر پرۆژێک بە پێی کواڵەتی و جۆری و خزمەتگوزاری پێشکەشی دەکا واتە نرخەکان لە لۆکۆست و هایکۆست جیاوازە و بەجیا هەڵسەنگاندنی بۆ کراوە
بۆ نمونە نرخی یەکەی کارەبای مۆلیدا لە کاتژمێرێکدا لە 23 سنت کراوەتە 21 سنت. هاتووینەتە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەولێر لە 23 هەشتەوە ئەوان پابەندی کەمکردنەوەی نرخن. داواتان لێکرا کە پارەی خزمەتگوزاری کەم بکەنەوە کواڵەتی بەرزکەنەوە پابەند بوون؟ بەڵێ ئێمە لەو ڕۆژێک کە کتابەکەی وەبەرهێنان هاتیە ئەمە هەستان ئیعلانێکمان هەموو لە ناو تابلۆی ئاگادارکردنەوەی هەموو باڵەخانەکاندایە کە بە جۆرەی نووسراوی وەبەرهێنانی 1976 لە 23 هەشتی پارەی خزمەتگوزاری کەم کرایەتەوە و نرخی خزمەتگوزاریەکان هەموو جۆرە شوقەکان لە ناو تابلۆی ئاگاداری هەمووی تێدا نووسراوە هەکەسە بە جۆرەوی لە 23 هەشتەوە پارەکەی بە جۆرەوی دەدا حتا ئەوانەی پارەی زیادیشان دابی دەگەڕێت تۆلۆیان لەسەر لەو ڕۆژەوە کە ئەو کتابەی وەبەرهێنام نامە دەستکەوتیە. ئێوە بڕیارەکەتان پێ باش بوو لە بەرژەوەندی خەڵک بوو؟ بڕیارەکە باش بوو لە بەرژەوەندی خەڵکە طبعاً بەس سەراحەتەن یعنی هەندێک ئەو بڕیارە ئەمە لە دوو نوع عشوقی هەندێک ئێتیڕاژمان کرد ڕەتیان کردەوە چکو هەندێک جار هێشتمان توش دەبی وەکو برەی مۆلیدێک دەستێ ڕەنگە بای 25 دەفتەریە مزخەک دەستێ بای 2 دەفتەریە ئێستا بەو پاریمایە ئەو پارانە نابی بێ ئەو سیانانە بکەیت پارەکەیان هەندێکیان زۆر کەم کردو لەم هەندێک مەشارع باشتر بوون بە زیمە لە دوو جۆرە شوقە کە زۆر بەکەمان بە زۆریان لێکم کرد. ئێمە وەکو پرۆژەکەمان دەست بەجێ پابەند بووین بە بڕیارەکە هەلە یەکەم ڕۆژەوە و بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لێ کرد لەگەڵ پابەندبوونەکەش هەر لە دەستپێکەوە بڕیارماندا کە بە هیچ شێوازێک کاریگەری لە کواڵەتی کارکردنەکانمان نەبێت و خزمەتگوزاریەکان کەم نەکاتەوە. هەدەفمان لەوە چییە؟ ئێمە وەکو کۆمپانیا بەرزڕاگررتنی ناوبانگی کارەکانمان لەلا گرنگ بووە ئەوە بووە هۆی کە خزمەتگوزاریەکان هەر بە کواڵەتی بەرز ڕابچیرێت. تا ئەم ساتە لە 28 2019 تا 13 دەی 2020 ئەو پرۆژانەی کە پێشکەشی دەستەی وەبەرهێنان کراون لە هەر چوار پارێزگاکەی هەولێر و سلەیمانی و دوهۆک و هەڵەبجا بریتین لە 428 پرۆژە کە بەم جۆرە دابش کراون پرۆژەی پەسەند کراو بریتە لە 372 پرۆژە پرۆژەی پەسەند نەکراو 56 پرۆژەیە. بەڕێوەبەری گشتی کارگێڕی دارایی یاسایی لە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان جەخدەوە دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن لە بەرامبەر دابەزینی نرخی خزمەتگوزاریەکان کواڵەتی خزمەتگوزاریەکان دابەزێ و کارگەری لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان هەبێ لە ناو پرۆژەکانی نیشتەجێبووندا. یەکێک لە ڕەخنەکان کە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان ئەوە بوو کەوا کوالەتی پرۆژەکانی وەبەرهێنان لە ئاستی پێویستدان نیە بە تایبەتیش لە پرۆژە نیشتەجێبووەکان کەوا لە بۆ لۆ کۆستەکان ئەوانەی کەوا لە خەڵکی کەم دەرامەت و هەژارنشین و ئەوانە دروست کرابوو. کە کۆمەڵێک ڕەخنەی تێدا هەبوو بەڵام بەدەستخۆشیەوە لە ماوەی ڕابردوو ئێمە دەستمان بەوە کردووە کوالەتی پرۆژەکان باش بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر باش هێناوە چونکە خەڵک هەموو استیفادەی لێ کردووە بە تایبەتی کە ئەمانە لێ دانیشتوون هەر هەمومان استیفادە لێ کردووە و تەسیریشی نەکردو لە خزمەتگوزاری وەکو خۆیەتی لە جاران چەند باش و ئێستا هەر باشتریشە. دەست حکوومەتە هەرێمی کوردستانە نەیەشی زۆر سپاسی ئەوان دەکەین چونکو ئەوە هەلمەتێکە زۆر باش بوو بۆ هەمی کەسە نکە ئەلەساس ئەوێ دیە هاتیە کێمکردن ئەف خزمەتگوزاریە هاتیە کێمکردن بۆ هەمیە سوودمەندە بنەزارە من چونکو نکە ئەم شینا پارێ دوو هەیڤە بدەن پارێ هەیڤەکە بوو دوو خزمەتگوزاریە دەین. بێگومان ئەمە مستەفید بووین لە مۆزوعی یعنی پێشتر لەوانی خدماتەکان زۆر بی و پێمان زۆربی کەدا بەزێندرا دەستخۆشیان لێ دەکەین هیوادارن ئینشاءڵڵا زیاتر خزمەتگوزاری زیاتر و باشتر بەرەو پێشتر بچین. بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی هەولێر دەڵێ سکاڵایان پێگەیشتووە گلەیی کراوەکەوە نرخی خزمەتگوزاریەکانیان کەم کردوتەوە بەڵام ئەوان سوورن لەسەرەوەی کە دەبێ وەبەرهێنەکان و خاوەن پرۆژەکان پابەندی نرخە نوێیەکان بکرێن. بێگومان سکاڵای لەو شێوە پێشکەش بە ئێمە و بە پارێزگای هەولێر کراوە و دوای ئەوەی خراوەتە بەردەمی لیژنەکە بڕیاری پێویستیان داوە کە ئەو نرخانێک کە دیاریان کردووە پێی وەزعی دارایی هاوڵاتیانی ئەو پرۆژانە بووە و لە هەمان کاتیشدا ئەو پرۆژانەی کە نرخەکانیان لە ئاستی پێویستدا نەبوون یاخود زیاتر بوون ئێمە ئەو نرخانەمان کەم کردوتەوە دیارە بابەتی کەمکردنەوەی نرخەکان لەسەر ئاستی هەر پارێزگایەک لیژنەیەکی
بەڕێز پێکاتوە کە بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگاری ئەو پارێزگایە لە پێشتر هەروە بەرهێنێ وەک ئەوەی ویستی هەبووە بەو جۆرە نرخی دیاری کردووە تەنانەت بەشێک لەوە بەرهێن و یەکێتی وەبەرهێنەرانیش باسییان لەوە دەکردکەوە بەشێک لە خاوەن پرۆژە و وەبەرهێنەکان خۆیان بوونەتە قایمقامی ناو پرۆژەکانی خۆیان و وەگەوەی ویستیان هەیە بەو جۆرە مامەڵە دەکەن. سپاس بۆ هاوکارانم. کاک دکتۆر طبعاً بەشێک لەو ئەوانەی کە خاوەن پرۆژەکانی شەجێبوونن لە کاتی دەرچوونی ئەو بڕیارە کە کرێی خزمەتگوزاریەکان کەم دەکرێتەوە باسی ئەویانە کرد کە کاریگەری لەسەر کوالێتی ئیشکردنیان دەکات. ئەمە چۆن کۆنتڕۆڵکراوە؟ ئێمە گەر پابند نەبن ئەوان بەو نرخێکامە دامەنای لەوە خۆی ئێمە نیە دەسەوە بێنان لێژنەکە باو بەشی پارێزگا و پارێزگاری هەولێر و پارێزگاکانی پارێزگایکە دۆک سلێمانی ئەگەر پابند نەبوو بەو نرخەی ئێمە کۆمپانیا هەیە ئامادەیە بەعینی کوڵەتی جێبەجێ بکاو خزمەتگوزاریانە لە جیاتی کۆمپانیای کە پرۆژەکەی جێبەجێ بەڵام وەکەوەی کە ئێوە ڕاتانگەیان بە تەنسیق لەگەڵ پارێزگاکان ژمارەی ئەم هەمووی نەبوو با بڵێن ژماری هەموو یەکانی نیشتە جێبوون نەبوون بەشێکیان بوون وتیان بەشەکەی تریش دواتر ڕدەگەینن ئەمە چی بەسەرات ڕاستە ئێستا خەریکن ئەوە ینی ئەمە لەگەڵ پارێزگا خەریکین لە تەنسیق بۆبی ئەوان کەش مەشمول بوون بەو سعرانە زۆر باشە کاریگەری لە کوالێتی ناکات کوالێتی ئەخر دەبی لەجان هەبی ئیشڵاو بکات لەجان متابع بکە تاکو کوالیتێکی تێک نەچی زۆر باشە بەشێککە لەو شتانێک ئەمە لە بەڕێستان بپرسم ئەو وەبەرهێنەرانن کە لە کاتی کارکردندات بێگومان کۆمەڵێک مەرز هەیە واژۆی لەسەر دەکات ڕێنمایینا ڕێنمایەکان یاساین کاتێک کە وەبەرهێنەرێک لەم ڕێنمایانە لا دەدات چۆن چاودێری و چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت ئەمە لیجانی ئیشلافمانێ سە پرۆژەکان متابێ پرۆژانە دەکەن هەر پرۆژێک پابند نەبوو بەو پێکهاتەی کە لە فەرمانی مۆڵەت هاتیە ئینزاری دەدرێتێ ئەگەر پابند نەبوو پاش ئینزارەکەی مۆڵەتەکە لێ دەسێنرێتەوە هەڵدەوەشێن باش ئەگەر داوای نمونەت لێ بکەم بۆ نمونە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئیزراعاتێک لەگەڵ وەبەرهێنەرێک کراوە کە لای داوە و دواتر سزای بدەن بەڵێ کرایە هەر راپۆرتێک کە بەرز دەکرێت و لە بۆ دەستە لەسەر پرۆژێک کە کەم تەرخەمە ئێمە لەجانی خۆمان هەیە مهندسینیمان هەیە دەچن تابعی دەکەن باهۆکاری و بە تەنسیق لەگەڵ بەرەواردەکشتی پارێزگاکەن زۆر باشە دوا پرسیار ئەگەر وەڵامم بدەیەوە پێداچوونەوە هەموارکردنی یاسای وەبەرهێنانە مشتومڕی زۆر کەتە سەر بۆ لە ساڵی 2006ەوە کاتێکە بەشێک لەو یاسایە دانرا دواتر بۆ جێگای گفتوگۆ و مناقەشەوە وەبەرهێنەران ڕێ لێ رازی نەبوون دەستی وەبەرهێنان لێ رازی نەبوون بەشێک لە پەرلەمانتاران ئیشیان لەسەر کرد پێداچوونەوەی هەموارکردنی یاسای وەبەرهێنان بە چ گەیشت و چ کاریگەرێک دەخاتە سەر دۆخی یان بەرەو باشکردنی دۆخی وەبەرهێنان لە دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێم و بۆ وەبەرهێنانیش هەم بۆ دەستەکەش هەبزان سیغەی نهایی یاسایەکە کە هەموار کرایە لە ئەنجومەنی وەزیران نادرایتەوە پەرلەمانی کوردستان لەو قۆناغەیە ئەم هەموارکردنەش زۆر گرنگە لە بۆ دروستکردنی بیئەچی ژینگەچی ئیجابی لە بۆ وەبەرهێنان لە کوردستان بۆ ئەوەی وەبەرهێنەران بەتایبەت وەبەرهێنان بیانی ڕووبکەنە کوردستان زارشکە سەرمایە خۆیان و تەکنۆلۆژیا و خیبڕەی خۆیان بینە ناو کوردستان ناو پرۆسەی وەبەرهێنان هەروە وەبەرهێنانی خۆماڵیش بەرژەوەندی هەموارکردنی یاساکە بەرژەوەندی وەبەرهێن خۆماڵیشی تێدایە زۆر باشە کاک دکتۆر کامرا مفتی زۆر سپاس دەکەم کە کاتم گرتن و بەشێک لەو پرسیارانە وەڵاممان وەرگرت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد